چنه خوشه دوریاته سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش هەفتەیەکی پڕ لە چالاکی هونەری و کللتوریمان بەڕێ کردووە بە گرنگترینیان بەرنامەی کۆوار دەست پێ دەکەین پاشان بڕگەسەرێکیەکانتان پێشکەش دەکەین کە بۆمان ئامادە کردوون. لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا کتێبی ژنەکان وڵاتیان نیەی خانمە نووسەر ئەژین عەبدولخالق لە کتێبخانەی مەموزین بڵاوکرایەوە. ئەم ڕۆمانە دیدگای ژنێکی کووردە بەرامبەر ئەو بەرکەوتانەی لە وێزگەکانی ژیانیەوە بەسەریدا هاتووە وەک ژنێک دەیگێڕێتەوە. دەزانی هیچ ڕۆمانێک هیچ پڕ ناکاتەوە جگە لەوەی دیوێکی دەردەخە. ئەوە دیدگای منە وەکو کچێک لەم شارە لە هەولێر لە دایکبووی هەولێر دێ بەر فەزایەک دەکەوێت لەوێدا حرەکە دەکات دەڕواتە دەرەوەک لە سەرەتادا ئاماژەم پێدا من وەک ڕۆژنامەنووس حتممە ئەو مەیدانە دواتر دەپەڕێتەوە بۆ ناوەسی خەونی گەورەتر دەبینێ دەچێتە دنیا دەچێت بەر کللتوری تر دەکەوێت بەر کەڵچەری زۆر گەورەتر دەکەوێت لەوێەوە کە بەر هەموو ئەوانە دەکەوێت دێ خۆی دەنووسێتەوە. تر گێڕانەوە لەوێەوە گرنگە بەس چی دەنووسێتەوە دیدگا دەنووسێتەوە چی دەنووسێتەوە ئەو ڕوئیە دەنووسێتەوە کە لەوەیە ئێمە لە ئەدەبی کوردی نەقسێکی گەورەمان هەبێ لەوێ ئێمە تا ئێستا پیا و دێ بەجێگای ژن قسە دەکات ئێمە تا ئێستا چۆن لە تا ساڵی هەشتاکان دەمان بینی هەم لە شانۆدا هەم لە تەمسیل و درامە تێڤیەکاندا ئیتر پیا و سمێڵی دەتاشی و دەهات ڕۆڵی ژنی دەبینی من هەماشت ئێستا لە ئەدەبی کوردی دەبینم پیا و دێ دەنووسێتەوە من چیم بینیوە لە شەڕی ناوخۆ پیا و دێ دەنووسێتەوە منی ژن چۆن ژیان کارکتەری سەرەکی زۆربەی پیاوەکان لە ڕۆمانی کوردیدا ژنن کەوە پیاوێکە دێ دەنگی من و تۆ دەگەێنێ سەیرە بەڕاستی من پێم خۆشە هەزاران ئەژین دروست بێ هەزاران ڕۆمانی زۆر جوانتر لە ڕۆمانی من بنووسرێتەوە چون گرنگە دیدگای ژن ببینین ژن چۆن ژیاوە ژن چۆن ئەم هەموو نەهامەتی و ئەم هەموو کارەساتەی لە وڵاتە بەڕێ کردووە چی بووە چۆن ژیاوە چی گوتووە. بەشێک لە مامۆستایان و قوتابیانی پەیمانگەی کۆمپیوتەری قەڵاتچێ هەفتانە ڕۆژێکیان بۆ خوێندنەوەی کتێب و گفتوگۆکردن لەبارەی کتێبەکانەوە تەرخان کردووە. ئەمەش لە پێناو بەزیندوو هێشتنەوەی چێژی خوێندنەوە لە لای قوتابیانی پەیمانگەکە. ئامانجی ئێمە ئەوە بوو کە گەنج بە سروشتی کتێب خوێندنەوە جارێکی تر ئاشنا بێتەوە مەبەستمان بوو کە ئەو دابڕانەی کە هەیە هەوڵدەین ئاستی زانستی و ئاستی ڕۆشنبیری خوێندکاران بەرەو ئاخارێکی باشتر ببین. دیارە تقریباً نزیکەی ساڵێکە ئەم پرۆژەیە بەردەوامە و خوێندکارەکان خۆیان کتێبێک دیاری دەکەن و وەگفتوگۆی لەسەر دەکەن و هەر یەکە و بە دیدی خۆی خوێندنەوە بۆ ناوەڕۆکی کتێبەکە دەکات. لە 4 هەفتەی ڕابردوودا بۆ زیاتر گەرموگوڕی بەشداربوانی کتێب خوێندنەوە نووسەرەکان بانگ دەکرێن بۆ ئەوەی لە نزیکەوە ئاشنا بن و ئەو دیدەی کە زۆر جار نووسەر لە ناو کتێبەکەدا دەری نەبڕیەوە یان زۆر جار گرەیەک هەیە کە خوێنەر لەگەڵەوەی کتێبەکە دەخوێنێتەوە بەڵام کۆمەڵێک پرسیاری بۆ دروست دەبێت و لێرەوە جارێکی تر گفتوگۆ دەکرێتەوە لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و هەوڵ دەدرێت ئەو گرێ یاخود ئەو پرسیارانەی کە لای خوێنەر بەجێ دەمێنێت لە ڕێگەی نووسەرێکەوە بەڵام بدرێتەوە.
پێشەنگەیەکی شێوەکاری لە شاری سلێمانی بۆ تابلۆکانی خانمە هونەرمەند ئاوێزان عوسمان کرایەوە. کارەکانی ئاوێزان بە شێوەی سریالین و ڕەنگی ڕۆنی بەکاردەهێنێت لە دروستکردنیاندا. زیاتر لە 5 ساڵە لە ناوبواری هونەری سوریالیزمە کارەکەم و کاتی کردنی ئەم پێشانگەیاشم لە مانگی 11 خەریکم. هەنیشان ئیشەکانم پێشتر ئامادەم کردبوونەوەنێکیشان لەو ماوەیە کارم لەسەر کرد و بیرۆکەی ئیشەکانم یان بڵێن سەرەتای ئیشکردنی من لە ناو سوریالیزمە ئەتوانم بڵم بە بێویستی خۆم بوو، چونکە من سەرەتا بە ئیشی سروشتم کردووە. دوای ئەوەی کە فێری هێڵ و ڕەنگ بووم، ئیشی سروشت و تەقعیبی و ئەبستراکت و ڕۆماتیکم کرد و پۆترێتیش. دوای ئەوە من ئەو پرسیارم لە دروست بوو چۆن بتوانم ئەو شتانی کە بەرمانەکەوێت بە جۆری لە جۆرەکان گزارشتی لێ بکەم. لەبەرەوە من هاتم چەند ئیشێکم کرد، دوایی ینی لەناو سریالی خۆم دۆزیەوانە. ئیتر من بەو شێوەیە بەردەوام بووم. ئەم ئیشانەشی کە لێرن عرضکراون هەمووی سوریالین. ئەوەی کە گرینگە بۆ من ئەو کاتەش و ئێستش ئەوەیە کە جگەلەوەی کە سریالی گرینگە بۆ من کە بەستایلێکە من ئیشی تیاکەم، بەڵام لەوە گرنگترەوەی کە من چۆن بتوانم زمانی گزارش لێکردنی خۆم هەبێت لە ناو هونەرە. لە ڕێوڕسمێکدا کتێبی مەموزینی ئەحمەدی خانی کە لە دیالێکتی بۆتانیەوە وەرگێڕراوەتە سەر دیالێکتی بادینی بڵاوکرایەوە و لەلایەن وەحید سندی وەرگێڕی کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. بۆچی مە مەموزین وەرگێڕا؟ مەموزینە هە ئەم بینین کو زمانی خواندنا شعری زمانێکی مازنە گەلە کەس بزانایی تێناکە هەنەوی زمانێ هە، حتا گەلە کەسێت ئەدەبیاتێژی بدرستاهی دەرحەق ئەوی زمانێ شعرێ دەرناکەون. لەو مامە چ کریە مە ئەف کارێ هەکیر مەگوتی دا کەسێت ئاساییت نافجواکی دا حتا زاروژی بشین ئەوێ شعر ئەوێ تێگەهای هەیە خانی بێ بەهر نەبن، ئەوێ فەلسەفە هەیە خانی بێ بەهر نەبن. خانی بەحسا چ کریە؟ خانی چاوە ڕەنگڤەدانا جواکی کوردیل سەردەمێ کەڤندا کریە، چاوە بەحسا میر و بەگلەرێت وی دەمی کریە، هاتی چاوە بەحسا تایبەتی جەژنا نەوروزێ کریە کۆی کشوانچی ڕووکار ناوێ جەژنا بەهارێ ئانژی نەوروز جەژنا بەهارەیە، چاوە جواکی کوردی تەوی وێ درا هەدا بەحس لێ کریە. ئەوان سحبەتێت هەکو نێزیکی ژیارەکە ڕۆژانەیە خەلکێنە بەس شعری خەلک نەشێتن ئەوی بەرهەمێ بخوینتن، نەشێتن هەگەر بخوینژ چێژە کاب درستاهی خوشیە کاب درستاهیش ئەوی بەرهەمێ هەنا وەرگرتن. را سپی دست و زند ای شکر سپی دست و زند زانم مجالا نام خوان. ژمارەیەک نووسەری کورد لە ئەڵمانیا بە چالاکیەک بەرهەمە نوێکانیان بڵاو کردەوە. ئەم چالاکیە لەلایەن کۆمەڵەی ئاشتی کوردی لە شاری گێلزن ڕێکخراوە. براستی پشتی خەمساری و پاشگۆکردنێک مەزن لەسەر زمانی کوردی و وێژەیە کوردی ئەس بێژم چلڤر چنها ئەم درەوشە پەناباریدا و چیژی بەرێم ناهیر و ینی ئاگاهینە گەلێکی خۆش هەنێک و هەن کۆمەلە و هەن وەشانخوانە بکارێکی گەلێکی مەزن و پیرۆز راد بن و وەکو دەزانن چ خاص هەژمارە
خوندەوارن زمانی کوردی بهتر بن و بخوارە هەژمارە خوندەوانن وێژەیە کوردیژی بخوارە بلند بکە. من چیرۆکە خوا لەسەر وردەکارین بچووک دەست پێ کریە گیهاندی چیرۆکەکە مەزنە ژێ خوەجیها کۆبانی دەست پێ کریە مەتەلۆکێ وان لیستۆکێن وان بویارێن وان لە gelek قەهرەمانên din di romanê de hene birastî zêdey 6 kesayetî têde hene. ئارەماژە me ji vê dîtînê da ku em bin wek va kesî rûşenbîr kesî nivîskar û ti carî ku ew yanî di cî bawerî da bin û ti carî yanî ihsas û şuûr bara çê nebe ku ew muhmelin ji civata xwe em çi îmkanatê me zatî hene em kanibin xizmetê wan kin. کوڕە کوردێکی خەڵکی کەرکووک بەژەنینی ئامێری عود توانیوێتی لە کۆمەڵێک فستیڤاڵ و کۆنسێرتی ناوخۆیی و جیهانی بەشداری بکات. عومەر مۆفەقێکێکە لەو لاوانەی پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردو بەردەوامی داوە بە هونەرەکەی ئەو ئامێری عود و کەمان دەژەنێت و دەڵێت ئامێری عود نزیکترە لە ڕۆحم چونکە دەتوانم گزارش لە ئازارەکانم بکەم. سەرەتای دەستپێکی من لە ساڵی 2006 بۆ 7 بووە بەڕاستی کە من چوومە لە پەیمانگا چوومە سەر ئامێری عود گوێگرتن ئەتوانم بڵێم نیوەی زیاتری فێربوونە ئەبێت و بە بەردەوامی گوێ بگری ئەمە یەک دووش ئەو کەسێک کە فێری میوزیکە بێگەر بە ئەکادیمی نەبێ بە شێوازی نۆتە خوێنن نەبێت ینی زۆر مەحاڵە تۆ کۆمەڵێک پارچە هەیە تۆ ناتوانی ئەو هەموو وشانە و ئەو پیتانە 100% وەکو خۆی لەبەر بکەی ئەگەر نەتوانی نۆتە بخوێنیتەوە. کۆمەڵێک فستیڤاڵی نێودەوڵەتی بەشدار بوومە وەکو گەنجێک کە بە ناوی هەرێمی کوردستانەوە بە ناوی عێراقیشەوە لەوانە ساڵی 2018 لە سەڵتەنەی عومان مەهرەجان ئەیام قرتاج مۆسیقیە کە یەکێکە لە فستیڤاڵە هەرە بەناوبانگەکانی وڵاتانی عەرەبی و لە جیهانیشە بەناوبانگە ئیتر دەوری 20 وڵاتێک بەشدار بوو وەکو ژەنیاری ئامێری عود بە خۆشحاڵیەوە من لە عێراقەوە من هەڵبژێردرا بووم. ئاخیر فستیڤاڵیش کە بەشدار بووم لە فستیڤاڵی لە سعودیا لە ڕیاض فستیڤاڵەکە ناوی پێشبڕکێکە فستیڤاڵی مەلیک العود بوو کە 13 وڵات بەشدار بوو بە خۆشحاڵیەوە بە هەمان شێوە من لە عێراقەوە من هەڵبژێردرا بووم لەگەڵ مامۆستا سامی نەسیمە و هونەرمەندێکی زۆر گەورە و بەتوانایە
بە خۆشحاڵەیەوە وەردووکمان لێوێ ئامادە بووین و لە هەموو مانگێک لەمەوە بەرەبوو. من زیاتر لە ڕاستیە حەزم لە شێوازێکە پێڵێن قاڵبی سەماعی ڕیتمەکەی دە لەسەر هەشتا ئەو شێوازە یعنی ئەو شێوە ڕیتمیە زۆر لە منەوە نزیکە زۆربەی هونەرمەندە گەورەکانی دنیا بڵین ژەنیاری ئاسوی عودەکان ئەو قاڵبەیان یا ژەنووە یان پانچەیان داناوە لەسەری وەکۆی بینم ئێستا لە نەک لە کەرکووکە لە هەموو کوردستانیشا میوزیک گوێگرتن زۆر کەمە هەنی بە ئاستێکی ئەتوانم بڵێم لە ١٠ نییە کە ئەو کەسانێکە گوێ لە بەس بە تایبەت گوێ لە موزیکەکە. لەم بڕگەیەدا نووسەرێکی کوردی زازا باس لە ئەزمموی نووسینی خۆی دەکات. ئەزەلی دۆگانیا دەڵێت تا تەمەنی 30 ساڵی نەمزانی بوو کوردم کە توومە ئەڵمانیا ئەنجا زانیم خاوەنی زمانی کوردیم و دەتوانم پێی بنووسم. هەر بۆیە چوومە ناو لێکۆڵینەوەی زمان و ئاین و کللتوری کوردی. Azar nevsi 6 zmaxura biyonun. Qas çarsara biyonu ponsara biyonu çi de erdem pim kitab wendene. O kitab wenendayı şeydi seri ki heskerdene zarim adam evraştene. Ora tepi mak kitabı heskerd. Kitabane xodek 4-5 ser guriyone. 5 juyine Aleviyo ser guriyone. Çirek yaz bu piri Aleviyone. 5 dediğine Cenyo ser yani ser problemi cenyo ser kitab nivisine. 5 hireyine ki Dirok ser yani kınıtayış kurmancı vanille kolin mesela ser guriyone abinik edebiyat meju yani eser guriyone Zerre kitap helbet seri kesti yani şiir seri kesti. Zerre kitaphaneme de kası yürü sponsor ya. Heşt hazaru hirislerin kitap esti. Verteni heşt hazaru hirisi kitabek vistena kitabik minüvisno kitabı mini. Şehzevano ba vezo çepi yerodiye çevresi çe masara kerdo Ez bixweşî ji Dêrsimê me zazakî daxivînim yani Kirkê Kirmanckî daxivînim. Ez dixwazim zaravan pêş te here lê ba dijmintiya zaravê din nene yani kurmancî jî em fêr bin soranî çimekî giştî zaravê ziwanê me heye çimekî. Yani ji bo ji watekî yek ji însanekî ji min re ez Kurdî dizanim ez bêjim her çar hab zarava jê dizane. Lê mêzetkim tenê zaravekî dizane wî demî dikare aha bêje ez zaravekî Kurdî dizanim.
لە دوابڕگەدا هونەرمەندێکی گۆرانی بێژ و میوزیکژەن لە شاری دهۆکەوە میوانی ئێمە دەبێت. بەختیار فەتاح هونەرمەندێکی شاری دهۆکە، ئەو لە خانەوادەیەکی هونەردۆست پەروەردە کراوە، بەڵام بەختیار بەوە نەوەستاوە، ڕووی کردوتە بە ئەکادیمیکردنی بەهرەکەی لە ڕێگەی خوێندنی ئەکادیمی میوزیکیەوە. ئەو دەڵێت لە ئێستادا هونەرمەند ناتوانێت لە ڕێگەی هونەرەکەیەوە بژێوی ژیانی دابین بکات، هەر بۆیە ناچارە هەندێک لە کاری هونەری دوا بکەوێت. ئەو چەند ساڵە چاوێ مل ڕێیاتەیە تو زاڵمی تو بێبەختی یارا من ئیدی بەسەوەرە چما نەهاتی توش دلێ من دەرناکەوی یارا. ئەس هونەرمەند بەختیار فەتاح شمالباتێکا هونەری و هونەردوستم. خێزانەمە بارابترێ ینی حەزت هونەری هەنە دەنگت خوشناف ماڵباتە مەدا هەنە. بابی من وەکو پێشمەرگەیەکی دێرین و هونەرمەندێکی ملیە دەڤەرێ ناودارە دەڤەرە شێلاتزێ و قەزای ئامێدیە. زەریە دینم گۆوەزێن ئاچمە گەلیێ قۆچان سێ لێ 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 هێلێ لێ 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 گوندێ فەڵایێ من via ڕێکێکا دی ئەس فێری هونەری بم بچمە هونەرێک جوان و شێوەیەکی زانستی فێر ببم. ساڵە 2003 ئەس هاتمە هونەرێک جوان پشکا موزیکێ وەکو یەکەم کەس هاتمە وەرگرتن سەر ئاستێ دووکێ. ساڵە 2008 ئەس دەرچووم ji پەیمانگا هونەرên جوان حتا نوکە jî ez ê berdewamim karê هونەری وەکو ئاهەنگ و شەهیان و ئاهەنگên تایبەت. نەماڵم داوێ نە گەنجی دنیا ئەی هەوەر نەمام باڵای تۆم داوێ بە تاقی تەنیا ئەی هەوەر نەمام 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 زۆر جوانە کیژی کوردانە ئەی هەوەر نەمام بۆچی خۆمانە بووی دین بووی دیتنا من ینی پیتەدان هونەرمەندا شێوەیەکی گشتی هونەری نەت ئاستێ پێدیڤیدایە چونکی ڕاستیژی ئەگەر بوو نمونە ئەو ستران بێژت ئەوێ ئەم چینە ئاهەنگا یان شەهیانە یان ڕوژبوونە ئەن ئەف ئاهەنگên تایبەت بەلکی ئەم شین ژیانە خۆ دەبارەی ژیانە خۆ بکەین من بیتە سەرچاوەیەکی ژیانێ بوومە لێ شێوەیەکی گشتی موچەین هونەرمەندا جهێن پەیوەندیدار ئان جهێن شولەژێ پیتەکە یا تایبەت نادەنە هونەرمەندا. Ve payze ay 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 Beyte sare jiyanamen hemi derde jinamen Çenne xuşe duryate bir bombu ditnate Çenne xuşe duryate din bombu ditnate تاما هونەری ڕاستی نوکە ئەم شێن بێژین یەهاتیەش دەستدان وەکو فلکلۆر یعنی کێم گەنجەیەکی خوپا بدەوی بواریدا لێ بدیت نامن یعنی ئەگەر ئەم وا دەنگێت خۆش وان ئیمکانیاتت نوکە وان ئامبیرین پێشکەفتی ئەم هونەری خۆی ڕەسەن جارێکادی نیکەینەوە نوژەنکەینەوە دی تشتێکی گەلێکی جوان و جەوهەریژە دەرکەویدە. ئەزی هاڕێم ناو باغچی گولا دا ببینم دلالا دلا تفدارونین وکی سرگولا هفرا بیجین دردان و کلام تفدارونین وکی سرگولا هفرا بیجین قهران و کلام